دەروێش و موریدانی ڕێبازی قادری دوایین ماڵ ئاواییان لە شێخەکەیان شێخ محەممەد شێخ عەبدولکەریم کەس نەزانی کرد دوای ئەوەی با ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی گەڕێنرایەوە بۆ سلێمانی و لە پێشوازیدا بەسەدان دەروێش و مرید و خەلیفا بە درێژایی ڕێگای فڕۆکەخانە بۆ تەکەی شێخ محەممەد ئامادە بوون. لە گۆڕەپانێکی فراوان و بەرین کە دانرابوو بۆ شوێنی دوایین ماڵ ئاوایی کردن و نوێژ خوێندن لەسەر جەنازەی شێخ محەممەد دوو وتار و بەیعەتدان با شێخ نارۆ کوڕی کۆچ کرد و وەک ڕابەری نوێی تەریقەتی قادری پێشکەش کرا. ئەوانەی کە هاتوون مشارەکەیان کردووە لەگەڵمانە زەحمەتیان کێشاوە سپاسی هەموو کەوادری حکومیەکەین سەرۆکەکان هەموو برادەران هەموو خۆشەویستانی جەنابی شێخ لە بناماڵەی جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود کاکە قوباد و کاکە باڤێڵ و هەموو کە مشارەکەی خۆیانیان دەربڕیوە و احترام و تەقدیری ئەم شەخسیەتە عالەمیە کە گەڕاوەتەوە ناو ملەتی کورد گەڕاوەتەوە ناو کوردستانەکەی خۆمان کە بەخشینێکی ئیلاهیە و خواییە و ڕوحیە بۆ ئەم ئەرزوو ئەم وڵاتە ئینشاءالله. هەر لەسەر ڕێگەی ئەو ئەڕۆین هەر لەسەر ئەو عەهدەین ئەو پەیمانەین هەموو ڕسالە ئینسانی و خۆشەویستیەکە زیاتر پەرە پێ بسەنین و هەر لە یەکەم ساتی ڕاگەاندنی کۆچکردنی شێخ محەممەددا ئەم ماڵ ئاواییکردنە بوو بە کۆستێکی گەورە بۆ شوێنکەوتوانی تەریقەتی قادری با دڵی پڕ لە حەسرەتەوە لە چەندین شوێنی جیاوازەوە پەیتا شوێنکەوتوانی تەریقەتی قادری ڕوویان لە تەکەی شێخ محەممەد کرد و ماڵ ئاواییان لە شێخەکەیان کرد. ئەمانای دوعای خێرمان لە حضوری خوای تەبارەک و تەعالا و پەیغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم کە دوعای خێری بۆکەین کە بە مقامی پێغەمبەر صلی شاد بێ ئینشاءالله و خوای گەورە ڕەحمی پێ بکات و ئینشاءالله و چاوی بە مەریدی مەنسوبانی و بێ ئینشاءالله هیمەتی ئێمە لەستنەوە بە قوربان. چیتان هەیە بۆ بە خاک سپاردنی ئەم زاتە کە ئەمڕۆ بە خاکتان سپارد؟ وڵاتە ئیتر پیاوی گەورەی وا لەسەر کوڕەی خاکیان نەبوو ئەولیای خوا بوو خۆشەویستی خوا بوو ئەولیای خوای خۆشەویستی خوایە خۆشەویستی خوایش ئیتر هەموو مەلایەکەتانی ئاسمان پۆل ئەباری مەسەر ئەم مەجلیسە. بالنسبة لنا دراويش حويجة جينا نعزي أول شيء نعزي أنفسنا ثاني نعزي مشايخنا ومن بعد يعني الدكتور نهرو الوكيل الأول دكتور نهرو محمد عبدالكريم الكنزاني. کردستان عراق گردید که بتوانند در این مراسم با شکوه هرچه بیشتر چی کنند شرکت کنند. شێخ محەممەد کەس نەزانی ڕابەر و سەرۆکی تەریقەتی قادری لە جیهان کوڕی شێخ عەبدولکەریمی کربچنە کوڕی شێخ عەبدولقادری شێخ کەریمی کەس نەزانە لە ساڵی 1938 لە گوندی کربچنەی ناوچەی سەنگاو لە ئامێزی خێزانێکی ئاینی و ڕۆشنبیر و کۆمەڵایەتی ناوداری کوردستاندا لەدایک بووە و لە چەندین ویزگەی جیاوازیشدا خزمەتی گەورەی بە نەتەوە و ئاین و کۆمەلگاکەی کردووە و لە تەمەنی 82 ساڵیشدا کۆچی دوایی کرد. لەم گۆڕەپانە دوو مەراسیم بەڕێوە چوو مەراسیمێک نوێژکردن لەسەر جەنازەی شێخ محەممەد کەس نەزانی کە وەکو شێخی تەریقەتی قادری ماڵاوایی کرد مەراسیمی دووەمیشیان بەیعەتدان بوو بە شێخ نارۆ کە شوێنگرەوەی شێخ محەممەد کەس نەزانیە. عومەر کەریم گەلی کوردستان سلێمانی.